ژەنەڕاڵی دڕندە مەترسیدارترین فەرماندەی پۆتن لە ئۆکرانیا. لەلایەن ڤلادیمیر پۆتنی سەرۆکی ڕووسیاوە بانگهێش کرا و کرایە سەرۆکی هێزێکی نوێی تایبەتی ڕووسیا لە هەرێمی دۆنباس لە ئۆکرانیا ناسراوە بە ژەنەڕاڵی دڕندە کێشی 130 کیلۆگرامە و ناوی جەنەڕاڵ بافێڵە. جەنەڕاڵێکی کۆنی خانەنشین کراوە تا ئێستا تەمەنی 67 ساڵە و بەشداری کردووە لە جەنگەکانی سووریا و ئەفغانستان لە هەشتاکانی ڕابردوودا زیاد لە 4 دەیە سەرباز بووە. ئێستا جەنەڕاڵ بافێڵ لەلایەن سەرۆکی ڕووسیاوە بانکراوەتەوە و کراوە بە سەرۆکی هێزێکی نوێی تایبەتی ڕووسیا لە هەرێمی دۆنباس لە ئۆکرانیا. ئەمەش دوای برینداربوونی ژەنەڕاڵی پێشووی هێزەکە و چەندین ئەفسەر لەو ناوچەیە دوای بۆردومانکردنیان لەلایەن سوپای ئۆکرانیاوە.